38 ساڵ بەسەر تاوانی کیمیابارانی بالیسان و شێخوەسانانی دەڤەری خۆشناوەتی تێپەڕ دەبێت. مامۆستا هەندرێن سەرجەمی خێزانەکەی دایک و باوکی و خوشکێکی لە کارەساتی کیمیابارانی بالیسان شەهید بوون. تەنیا خۆی ماوەتەوە، خۆیشی بە هەمان شێوە بەرکەوتەی بۆردومانی کیمیاییە. ئەو تاقانەی کیمیابارانە چیرۆکی تراژیدی بوون بە قوربانی کەسوکارەکەی بۆ پەیام باز دەکات. کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیاییش نیگەران و دەڵێن تەنانەت شایستە داراییەکانی شیان بڕیون. ئەو بچمیای لێ ئێمەدا من ئەمە گوت دایە بۆنێ غازی دێ دواتر پەڕۆچیان تەڕەکرد بە سەدموچایاندا ئەداین هەڵاتین لە بۆ چیای ئەو بەری چیای هەورەی لە ئەشکەوتەکان ماینەوە وەکو قیامەتێ بوو. ئیتر دواتر من چاوەکانم کۆرە بوون هیچم بۆ بیر نەما پورەکانم لە شەقڵاوە و لە خەلیفان لەوێ چارەسەریان کردین بەدزی هەڵاتی چوینە وێندەر و لەوێ چارەسەر کراین ئەوە بوو لەژێر چارەسەردا بووین. دواتر بابم گەڕاوە بالیسانێ لە کیمیابارانی دووەمی بالیسان چکە جاری یەکەم لە بالیسان و شێخۆسانیدا جاری دووەم بەس لە بالیسانێدا ئەوە بوو بابم داکەم خوشکم ئەوە بابمە ئەوەی تر بۆ خۆم لە تەنشتی ئەوە دایکمە ئەوە خوشکەکەمە ئەوە بابمە لێرە بێکەوە شەهید بوون بەس بۆ خۆم دەرچووم. ئێمە 4 کەس بووین. بابم تەمەنی 32 ساڵ بوو داکەم تەمەنی 23 ساڵی بوو بە حەملەوە بەداخەوە شەهید بوو. سوتاش دواتر ئاگریان تێبەر بوو. خوشکەکەش تەمەنی 2 ساڵی بوو ئەو بێکەوە شەهید بوون و سووتان بەڕاستی زوڵمێکی گەورە بوو. لە ناو ماڵی خۆشم بابم برا گەورەکەم ئۆداچیشم بەخۆش بەرکەوتی ئەوەکانی دیکەش هەموو بەرکەوتی سەرچی ماوی بەرکەوتوانی سەرچی ماویش ڕاستی دەبێ یعنی دەبی زیاتر دەبێ ڕەوانەی دەرەوە بکرێن چونکە چارەسەری سەرچی میاوی لە دەرەوەی وڵاتە لە ئەڵمانیا لەوانێ هەندێکی بەشێکی زۆرمان حالیان زۆر خراپە دەبی ئەوانە چارەسەری زیاتر بکرێن. پارێزگاری هەولێر کە ئامادەی یادەکە بوو لە وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووساندا دەربارەی پرسی بە قەزابوونی بالیسان وتی بالیسان هێشتا سیمای گوندی پێوە دیارە. با ئێمە لە ڕوویبوونیە تەحتیەوە بتوانین خزمەتی باشتری ئێرە بکەین کە ئێستاش بەشێشی ئەو سنوورە ئەمن ڕاشکاوانە قسە دەکەم بۆتە ناحیە بەڵام سیمای گوندی هەیە بە ئەو قۆناغە بچینە پێش ئەو کاتی بیر لە گۆڕینەوە. لە کارەساتی کیمیابارانکردنی بالیسان و شێخوەساناندا لە دەڤەری خۆشناوەتی زیاتر لە 280 کەس شەهید بوون و نزیکەی 600 کەسیش بریندار و بەرکەوتە بوون. کەسوکاری شەهیدان و بەرکەوتوانی چەکی کیمیایی داوا دەکەن چارەسەری دۆخی تەندروستیان بکرێت و ئەو شایستە داراییەی لێیان بڕاوە بۆیان بگەڕێتەوە. ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام، سنووری ناحیەی بالیسان.